گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگە لە هەر شوێنە گوێبیستی ئێمە سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارشمان تایبەتە بە هەشتی ئادار، ڕۆژی بەرخۆدان و تێکۆشانی ژنان لە پێناو ئازادی و دادپەروەریدا. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس شات و محەممەدمان کردووە. زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم، خۆشحاڵین کەم دەرفەتەتان پێداین لە بەرنامەکەتان بەشدار بین. زۆر سپاس دەکەم. سەرەتا ئەم بۆ نویادە هەم لە بەڕێستان و هەم لە تەواوی ژنان لە جیهان و ژنانی ئازادی خواز و گەریلا سەربەرزەکانەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی ئەو ژنانی کرد لە کاروانی ئەو خەباتی کە تاوەکو ئێستا لە چوارچێوەی بەدیهێنانی مافەکانی ژنان خوێنی خۆیان بەخشیوە و بوونەتە قوربانی. بەڕێزان لێ پامێکتان هەبێت توان بفەرمێن. زۆر سپاسانەکەم. بێگومان منیش پامی پیرۆزبایی خۆم بە تەواوی ژنانی ئازادی خواز و ئەو ژنانش کە لە خەبات و تێکۆشان بەردەوا من بۆ وەستانەوە بەڕێی زڵم و زۆرم سیستەمی پیاسالاری کە بەردەوام لە هەوڵی چەوسانەی ژناندایە. پێوشی گشتی دەپرسم دۆخی ژنان لە ئێستادا لە چ ئاستێکدا دەبینیت؟ دوجاریش دەپرسم و پەیوەستێکمەوە بە پێش ڕاپەڕین بۆ پێی کە لە ئێستادا لە سەروبەندی ڕاپەڕینی گەلی باشووری کوردستان دژی ڕژێمی بەحسی ڕووخاوی پێشوو دەپرسم لە ئێستادا دۆخی ژنان لە چ ئاستێکدا دەبینی؟ گەر ئێمە باز لە دۆخی ژنان بکەین بێگومان هەموو بابەتەکان و هەموو قسەکانمان دەچێتەوە سەر توندوتیژی کە لە ڕاستیشدا باسکردن لە توندوتیژی ئەوە کە ئێمە بۆ ڕیشی توندوتیژی بگەڕینەوە کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆکەی. بگومان ئێمە وەک خۆمان وەکو ژنان وەک زۆرینەی کۆمەڵگا پێمان وایە توندوتیژی شتێکی نوێ یاخود بەهۆی کۆمەڵە بابەت و فاکتەر و هۆکاری ناو کۆمەڵگا وای کردو ئەم توندوتیژانە سەر هەڵبدان لە کاتێکدا مێژوو ڕێگوڕیشەی توندوتیژی هەزاران ساڵە کە دوای لێسەندنەوەی ئەو شکۆ و ئیرادە و توانە خواستانی کە لە سەردەمی نیۆلیتیک لە دەستی دایکانابوون بەهۆی دامەزراندنی سیستەمی دەوڵەت نەتەوەوە کە ئەمە وای کرد توندوتیژەکان لەسەر ژنان درێژەی هەبێ و بەپێی سەردەمەکان گۆڕانکاری تیابێ و هەم لە هەندێک سەردەمدا ڕاستە تێکۆشان و خەباتی ژنان بە بەردەوامی بوونی هەبوو بۆ بەگشتداچوونەوەی ئەو توندوتیژانە بۆ بەگشتداچوونەوەی ئەو ستەمیکە لەسەر ژنان بەڕێوە دەچێت. بەڵام سیستەم بەردەوام هەوڵیدا خۆی لە نوێکردنەوەدا بۆ هەوڵیدا خۆی نوێ بکاتەوە و بەرگری پیا کردو لە بەرامبەر ئەو تێکەوشان و ئیرادانەی ژندا کە هەوڵیاندا و گۆڕانکاری لە کوی ئەو سیستەمە پیاسالاریە بکەن کە ژن کوش بووە کە ژنی چەوساندۆتەوە. لە هەمان کاتیشدا ژنان ئەو یەکگرت و یەکدەنگەیەکی هەیان بووە هەڵ نەوەشاوەتەوە تێک نەشکاوە بەڵکو ژنان بەردەوام بەرگریان کردووە بۆ تێکشکانی ئەو سیستەمێکەوەی کردووە سیستەمی دایک سالاری لە ناوچێکە بەرخۆدان یاخود هەوڵ و ئیرادەی ژنان بووە لەو سەردەمەدا. بەڵام دەبینین ینی بەپی سەردەمەکان کە بە ئێمە گەیشتەوە مێژوو دەخوێنینەوە باز لەواکە هەندێک کات توندوتیژەکان هێندە لە بەرامبەر ژنانە زۆر بۆ کە گەشتونەتە حاڵەتی تۆمەت بۆ هەڵبەستنیان وەکو جادوکەر وەکو هاوڕێی شەیتان و کۆمەڵ لە نازناوی تر ناویان بردوون تاوەکو زیاتر توندوتیژەکان لەسەریان تند بکەنەوە. بێگومان ئەمەش تا ڕۆژی 8 مارس درێژەی هەبوو و ساڵانێکی زۆریشە تا ئێستا شەر درێژەی هەیە. بەڵام 8 مارس بۆچی بوو بە نمونە بۆچی بوو بەوەی سمبولەکە ژنان لەم ڕۆژەدایەت بکەنەوە ئەو بوو کە کۆمەڵێک ژن بۆ بەدەزێنانی مافەکانی خۆیان سەر هەڵدانیان کرد خۆپشاندانیان کرد ئیتر تەنها لە بەرامبەر مافیا سەرەتایەکانی خۆشیان ئەم دەنگ هەڵبڕینە هەبوو. بەڵام سیستەم نەیخواست کە ژنانێک لە لایەکە و دەرکەونیان لە شوێنێک دەنگیان هەڵبڕن و دژی ئەم سیستەمە بۆسن بە پێچەوانەوە توندوتیژی و چۆسانەکانیان زیاتر کرد و لە شوێنێکا کوی ئەو ژنانیان سووتان کە داوای مافی خۆیان کردبوو. بێگومان ئەم ڕۆژەش کە بوو بە سیمبولێک بە تێکۆشانی ساڵانەی ژنان بڕیاردرەکە ئەم ڕۆژە وەکو ڕۆژێک بۆ ژنان دەستنیشان بکرێت کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی ئەوەی کە ژنان سەرهەڵدان بکەن ئیرادیان هەبێ بۆ هەوڵبەندژی ئەو توندوتیژانە بۆستنەوە. بێگومان وەک دەزانین کە 8 مارسیش و ڕۆژەکانی تریش چەنەها کۆمەڵکوژی چەنەها تاوانکاری بەرامبەر بە ژن هەیە و ژنان واتا ڕۆژێکی دیاریکراو نیە بۆی بڵێن کە تەنها لەم ڕۆژەدا توندوتیژی بەرامبەر ژنە بووە، بەڵکو بە پێچانەوە لە کۆی ڕۆژەکانی ساڵدا توندوتیژی لە بەرامبەر بە ژن هەیە و بەردەوام هەوڵ دەدرێت کە ژن سەرکۆ
کورد بکرێ ئێمە گەر بین باس لە دۆخی ژنان بکەین لە ئێستادا بێگومان دەزانین کە دۆخی ژنان وەک ئاماژەمان پێکرد بەردەوام لە توندوتیژیە بووە ئەتوانین بیکەین بە چەند قۆناغێکەوە ئێمە باز لە ڕەوشی ژن بکەین لە باشووری کوردستاندا تایبەت بۆ پێش دەمی ڕاپەڕین کە وەک بەڕێزت ئاماژت پێکرد لە ئێستادا لە سەروبەندی ئەو ساڵیاداین ژنان ینی لە دووسێ لایەنەوە چەوسێن لابوونەوە یەکەم وەکو ژن دووەم وەکوەوەی کوردن وەسێ هەمیش لە هەردوو لایەنەوە لەلایەن پیاوانی کۆمەڵگە و خێزانەکەی خۆیانەوە و لەلایەن پیاوانی سیستەمیشەوە کە ئەمەش دۆخێکی زۆر ناڕەحەت و دژواری بۆ ژنان پێکێنابوو بەڵام ژنان لایەنە بچووکەکانی ژیانیان فەرامۆش کردبوو بەڵکو هەڵیانەدا ئیرادەی خۆیان هێزی خۆیان بەرخۆدانی خۆیان پێش بخەن تاوەکو بتوانن لە ڕووی نەتەوەوە پاڵپشتی گەلەکەیان بکەن هەوڵی ئەو بدەن کە سەر هەڵدانێک ڕووبایان قۆناغێک بێتەکایەوە کە گەلی کورد لە باشووری کوردستان بتوانێت بە ئاسوودەیی بە زمانی کوردی بدوێ و هەروەها ساتوویەکی خۆی هەبێ بەڵام وەک دەبینین کە ڕاپەڕین ئەم خواستەی بەدی نەهێنایانی ئێمە ئەوە لە بیر نەکەین کە ژنان پێش دەمی ڕاپەڕین پێشمەرگایەتیان کردووە چەنەها چالێکی جۆرە و جۆریان کردووە بەدەر لەوە کۆمەڵە کێشە گیر و گرفت هەبوو ینی وەک ئاماژەم پێکرد هەم لە ناو کۆمەلگایە کێشە هەبوو و لە ڕووی سیاسیشەوە بەڵام ژنان هەڵیانەدا خۆیان بخەنە پێش هەڵیانەدا بەردەوام لەم لایەنەوە ڕەنج و ماندووبوونیان هەبوو کە بتوانن بە خواستەکانیان بگەن و هەروەها خاوەنددارێتیان لە ڕاپەڕین کرد وەک دەزانین کە ڕاستە ڕاپەڕین بنگەیەکی دامەزراوە و فکری نەبوو بۆ گەل بەڵکو گەل بەخواستی ئەوەی کە لەژێر زوڵم و ستەمی ڕژەمی بەعسا دەرباز بێ ئەم ڕاپەڕینەی کرد هەروە ئەو لایەنانش کە بەژاری ڕاپەڕینیان کرد و ئەم پرۆسەیان بەسەرکەوتنگیان ڕاستی بەرەو پێشچوونیان ڕێخستنێکی فکریان نەبوو واتە ئامانجی دواتریان دیاری کراو نەبوو کە ئەمەش کێشە و گیر و گرفتی بۆ کۆمەڵگەی باشووری کوردستان هێنایەکەوە یعنی ئێمە ئەتوانین بڵین پاش ڕاپەڕین سەردەمی کۆمەڵکوژی ژنان دەستی پێکرد لێرەدا لەبەر ئەوەی ئەو زوڵم و ستەمەی دەسەڵات بۆ جۆرن ینی نەمابوو لە سەریان ئەوەی کە تەنها بیر لەلایەنی نەتەوایەتی بکەنەوە هەوڵبن لەژێر زوڵم و ستەمی ڕژێمە دەرباز بن بەڵکو بە پێچەوانەوە کەوتنە دۆخێکەوە کە جۆرە حاڵەتێک هاتەکایەوە کە لایەنەکان تەنها بە مەبەستی بەدەزێنانی بەرژەوەندی خواستی کەسی بوون بە مەبەستی بەهێزکردنی لایەنی ئابووریان بوون لایەنی سیاسیان بوون کە پەیوەندیان لەگەڵ چەندین لایەن و دەوڵەتی دەرەکیان پێکێنا ئەمە وای کرد خزمەتی ژنان لەبیر بکریا خۆت بە پێچوانەوە ئەو هەوڵ و ڕەنج و ماندووبوونی کە ژناندان بە پێچوانەوە بن پێکرا ینی بە جۆرێک وە مامەڵە لەگەڵ ژنان کرا کە هیچ خواستێکە هیچ لایەنێکە هیچ کاریگەریەکان لەم لایەنە نەبووە تا ماوەیەکی زۆر ئەتوانین بڵێن تا ماوەیەکی زۆر ژنان هیچ بەشداریکردنیان نەبوو لە بواری سیاسیدا لەم ساڵانەی دواییدا کەمێک ڕێگە بۆ ژنان کراوەتەوە بەڵام لەگەڵەوەشدا ڕێگە نادەن بە عەقڵیەتێکی ژنانە بە خواستێکی ژنانە خەبات بکەن کار بکەن بۆ ئەوەی هەم بە فکری ژنانە بتوان کێشە گیر و گرفتەکان چارەسەر بکەن هەم دۆخی ژنانیش بەرەو پێش دەرچێت کەواتە دەتوانین بڵێن لە تەواوی ئەو قۆناغانەی بەر لە دروستبوونی هەشتی ئادار وەکو ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکان و لەو قۆناغەشەوە کە هەشتی ئادار دروست بوو هەتاوەکو ڕاپەڕین بە بەردەوامی ژنان لە خەبات و تێکۆشاندا بوون بەڵام ئەوەی کە ئاستەنگ و ڕێگر بووە هەم سیستەمی یاخو سیستەمی پیاوسالاری وەکو بەڕێستان وتان پیاوانی سیستەم و هەم لە نێو خودی کۆمەڵگەشداوە ئەو ئەقلێتە پیاوسالاریە بووە کە ڕێگر بوو لەوەی کە یاخود دویستوێتی خەبات و تێکۆشانی ژنان ئاستەنگ بکە بەڵام لە دوای ڕاپەڕین بۆ پێی کە ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە ڕاپەڕیندا بەڵام لە دوای ڕاپەڕین کە دەسەڵاتی کوردیەتە سەر حکوم یاخود دەسەڵاتی کوردی دروستەکرێ بۆچی ژنان تا ڕادەیەک شانەوە لە لانی کەمەوەی کە پرۆسی سیاسی بەڕێستان باستان کرد لەم ساڵانە جارێکی دیکە ژنان هاتوونەتەوە سەر ناخود ناومەیدانی پرۆسی سیاسی یعنی ئەوەی کە هۆکار بووە کە لە ڕابردوودا ڕێگر بوو لە بەردەم ژنان لە دوای ڕاپەڕینیش دەسەڵاتی کوردیش درێژەی بەم بابەتەداوە بۆیە تا ڕادەیەک ژنان یاخود خەباتی ژنان لە دوای ڕاپەڕین بەو شێوەیە دەرنەکەوتووە کە ئێستا هەیە
بێگومان ببوورە ئەوەش دوایی ئەبەستینەوە بۆی تێکەڵی نەکەین لەگەڵ ئەو قۆناغی کە بۆ نمونە هەم لە باشووری کوردستان هەم لە تەواوی جیهانی ئێستا ژنان لەژێر فەلسەفەی ژیان ئازادیدا بە شێوەیەکی بەرچاو یاخود دەتوانین بڵین هەنگاوێک یاخود قەڵمبازێکی جیاوازتر لە خەباتی ژنان دوجارینە سەر ئەو قۆناغە. بەڵام ئەمەوێت باز لە سەرەتای دروستبوونی ڕاپەڕین و بەشداری ژنان لە پرسە ڕاپەڕین پاشان تا ئاگاتە ئەو قۆناغی کە ئەمەی لە داهاتوو پرسیارکە. ئێمە ئەگەر باز لە قۆناغی ڕاپەڕین لە ئەواتە لە ساڵانی 91 تا 2000 بکەین بەڕاستی ڕۆژێکی زۆر دژوار ئەبینەی سەبارەت بە ژن وەک باسمان لێکرد هەم ئەحزابە سیاسەکان هەم لایەنەکان هەم کۆمەڵە فاکتەری تر هەبوو کە ئاماژەت پێکرد ژنان لە کای سیاسی بکشێنرێنەوە نەک ئەوەی بکشێنەوە تا ناچار کران بکشێنەوە کە هەم لایەنی ئابووری هەم لایەنی سیاسی ئەو ململانێ ناوخۆیانە. یعنی ئێمە ئەوە لە بیر نەکەین کە 3 ساڵ پاش ڕاپەڕین شەڕێکی ناوخۆی هاتەکایەوە کە لایەنەکان تەنها ئامانجیان ئەوە بووکە هەم نفوز و دەسەڵات و یعنی کۆمەڵێک کێشە و گیر و گرفت هاتەکایەوە کە ئەوەی لایەنی سەرمایه‌داری خوان بەهێزکەن نەک ئەوەی کە خەڵک چی پێویستە ڕۆژ چۆن بچێتە پێش کێشە و گیر و گرفتەکانی کۆمەلگا چۆن چارەسەر بکرێ کە ئەمە شوای کرد هەم دۆخی کۆمەلگا بەگشتی نەک تەنهاژن لە ناودا دۆخی کۆمەلگا بەگشتی گەڕایە دواوە ئەو هیوا و خواستەی کە خەڵک لە ڕاپەڕینە ئەویست بەدی بهێنێ نەهاتە دی بە پێچەوانەوە وای لێکرا خەڵک بێ هیوا بێژ هەزارەها گەنج هەزارەها کەس لە شەڕی ناوخۆیان کوژان پاش ساڵانێکی ژانی ئێمە باسی 96 کە هێنانی ڕژەمی بەعەز دیسانەوە بۆ ناو باشووری کوردستان پاشان دەستپێکردنی شەڕی پارتی کرێکارانی کوردستان لەلایەن ئەحزابە سیاسیەکانەوە کە ئەویش بە فیت و پاڵپشتی دەرەکی بوو کە ئەمە هۆکارێکی دیکەی دیسانەوە گەڕانە دواوی یعنی ئەو قۆناغە کە ئەبوو زیاتر چەند هەنگاوێک بەرەو پێشچوون بێ بە پێچەوانەوە وای لێکرد چەند هەنگاوێک گەڕانەوە بە دواوە بێ کە ئەمە وای کرد نەک دۆخی ژنان وەک باسم کرد دۆخی تەواوی کۆمەلگا بچێتە دواوە لە ناویشدا ئامارێک نییە باسەوە بەڵام ئێمە ئەتوانی بازەوە بکەین کە لە ماوەی ئەم 33 ساڵەواتە لە دوای ڕاپەڕینەوە لەژێر چوارچێوەی سیستەمی دەسەڵاتی باشووری کوردستانە 22,000 ژن کوژراون واتە ئەمە کۆمەڵکوژیەکە ینی ئێمە ئەگەر بەراوردکاریە بکەین بۆنمونە 5,000 کەس لە کیمیابارانی هەڵەبجە ینی چ داخێکە چ ئەسەفێکە چ مەرگەساتێکە کە هیچ کات لە بیر ناکرێتەوە بەڵام 22,000 ژن کە چەند هێندە ئەکا ینی ئەمە کۆمەڵکوژیەکە لەو ساڵانەی دەسەڵاتی کوردیەکە بەسەر ژناندا هاتووە ئەمە کێشەیەکە ئەگەر بەدوادا بچین باز لە گۆڕستانی بێناونیشان بکەین نازانم هیچ زانیارێکی تۆم نییە ئەگەر لە وڵاتانی دیکە ئەم جۆرە گۆڕانە بوونی هەبێ بەڵام لە باشووری کوردستان لە پاش ڕاپەڕین ئەم گۆڕستانە دروست بووە کە ئێمە ئەبینین مانگانە ساڵانە لەوانەیە ڕۆژانە چەند گۆڕێکی دیکە بۆ گۆڕستانە زیادە بێت کە ئەمەش کێشە و گیر و گرفتێکەواتە ئێمە ژنانێک کە بەبێ ئەوەی بۆ نمونە هۆکارێک هەبێ کوژراون لە ژێر ناوی شەرەف لە ژێر کۆمەڵە ناوی تردا کە ئەمەش هۆکاری ئەو فشارێ ئەو پەستانەیە کە دەسەڵات لەسەر کۆی کۆمەلگا ئەیکا کە کۆمەڵێک کێشە و گیر و گرفت یان کۆمەڵە دیاردەی جیاوازی لەناو کۆمەلگادا بڵاو کردێتەوە دیسانە ئەم فشارانە ئەبنەوە بە هۆکارێک بۆ کوشتنەوە بە درێژە پێدان بە فشار دروستکردن بۆ ژنان کە خۆیان بکوژن کە ئەمە ژواکە بڵین کە ڕەوشی ژنان بە هیچ جۆرە بەرەو پێش نەچووە بە پێچانەوە ئەو ژنانان کە ئێستا ڕێگەیان بۆ کراوەتەوە لە کای سیاسیە بەشدار بن حزب ڕێگەیان پێنا لایەنەکان ڕێگەیان پێ نادات بە فکرێکی ژنانە بە ذهنێتێکی ژنانەوە کار بکەن لە ناو باشووری کوردستانە بە پێچانەوە کە بەخواستی خۆیان واتە بە ڕواڵەتێکی ژنانە و بە فکرێکی پیاوانەوە کارەکانیان بەڕێواکەن کە ئەمە وای کردووە ڕۆڵی ژنان لە زۆربەی کایەکانە لاواز بێنی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە چەندین ڕێکخرا و چەندین ئەحزاب بولایەن دروست بوون بەڵام کاتێک باسی ڕێکخرا و هەرچە نازانین کە چەمکی ڕێکخراوە بوون چەمکێکی جوانە ئەسان بە پێچەوانەوە وا ئەکات خەڵک زیاتر هاندانی هەبێ بۆی کە بەرەو پێش بچێەوە بیرێکی بۆ دروست بێکە لە هەوڵی چارەسەرکردنی کێشە و گرفتان بەڵام لە باشووری کوردستانە بە پێچەوانەوە ئەو ڕێکخراوانەی دروست بوون پێکیان لەناو لایەن ئەحزابە سیاسیەکانە بوون کە ئەمە بە دیوێکی ترە ئەتوانین بڵێن کێشەکانی چارەسەر نەکرد بەڵکو بە پێچەوانەوە وای لێ هات کە ڕێکخراوەکانی ژنان بە جۆرێک ڕەش کراون نەک ئەوەی کە بوو بێت نەمای هۆکاری چارەسەری بەڵکو بە پێچەوانەوە کاریان لەسەرکرێت ئەحزابەکانیش بە هەمان شێوە یعنی وەکو ئاماژەم پێکرد
ڕێگە نادا ژنان بە فکرێکی ژنانە چارەسەری بابەتەکانکە بەڵکو بە پێچوانەوە و هەروەها سیستەمی کۆتاکان کە لە دوای ساڵی 2013 بۆ پەرلەمان زیاد کرا کە ئەمە ینی فشارێک بوو کرا بۆ پێیان ئەم سیستەمی کۆتایە لە بەرژەوەندی حیزبەکانە بوو ئەگینا خۆیان ڕێگەیان نەئەدا ژنان لە بواری سیاسی شاکار بکە وەک ئاماژەمان پێکرد ساڵانی پێشتر ژنان هیچ ڕۆڵێکیان نەبوو بە پێچانەوە دوای ڕاپەڕین ئەسەن ئەو ڕۆڵە لە ژنان سندرایەوە کە پێشمەرگە بوون کە دایک بوون کە بەرخۆدێر بوون دژی سیستەمە وەستانەوە دژی دەسەڵاتداری و ڕژەمی فاشیستە وەستانەوە بەڵام بە پێچانە ئەوشیان لێ سندرایەوە. باسی هەندێک چەمکە کرد بۆ نمونە بابەتی ڕێکخراوەیی و ئەمەی کۆمەڵی ڕێخستن و ئەم شتانە وەکو وشەکە واتایەکی جوانی هەیە واتایەکی باشە بەخشێ بەڵام پێدوانیە ئەمە بە هۆکاریەوە بۆ کە تێگەیشتن لە چەمکی ژن یعنی ژن بوون یعنی تێنەگەیشتن لەو چەمکە هۆکاریەوە بێکە زۆر کات ژنانیش ئیتر بە ناچاری ڕازی کرابن لەبەرەوەی کە لە چوارچێوەی سیستەمی پیاوسالاریدا کار و خەباتی خۆیان بکەن. پێم باش و باز لە قۆناغێکی دیکە کە قۆناغی فەلسەفەی ژنجیان ئازادیە کە بێگومان ئێستاش هەر لە چوارچێوەی ئەو فەلسەفەیە ژنان چالاکیەکانیان بەڕێوە بن. فەلسەفەی ژنجیان ئازادی ڕوونکردنەوەیەکی جوان یاخود شیکردنەوەیەکی جوانی هەیە بۆەوەی کە ژنبوون چییە کەواتە من ئەگەر بپرسم ئەبەر لەوەی باز لە چالاکیەکان لەم ساڵدا بکەین کە لە ژێر ئەو فکر و فەلسەفەیە دەستیان کرۆ بە قۆناغێکی دیکەی کار و خەبات ئەمێ بپرسم لە دیدی بەڕێستانەوە ژنبوون چییە چۆن پێناسەیەک بۆ ژنبوون بکەین یاخود چۆن توانین ژنبوون بناسین. باز ئەگەر بمانێ باز لە ژنبوون بکەین دیسانەوە ڕێگوڕیشەکە ینی ژنان زۆربەی ژنان لە تەواوی جیهانە بەوەی سیستەمی سەرمایەداریەوە نازانن ژنبوون چییە ئەسڵەن کە ژن لە جەوهری خۆی دوورخراوەتەوە یان بە جۆرێک ئەتوانین بڵێن ژن کۆمەڵێک ناوی لێنراوە کۆمەڵێک دەستەواژەی جۆرا و جۆرە بینین کە وەک پێشتریش ئاماژەم پێکرد لە مێژووە ژنیان بە سەحرباز بە هاوڕێی شەیتان بە کۆمەڵێ ناوزەند کردووە کە لە ئێستا شاوە ژن بە زەعیفەدا ئەنرێ ژن بە بۆ ینی بە کۆمەڵێ نازنا و بانگیەکەن کە لە خودی خۆی دەرکراوە ئەبێژن شەرمن بێ بێژن لاواز بێ وەک ڕەبەراپۆڵ ینی ئەڵێ پیا و فێڵبازە مەبەستی سیستەمی پیاسالاریە فێڵبازە ئەخوازە ژن بەکار بێنێ ژندانی ژنێکا دەکەونە ژێر کاریگەری ئەم سیستەمەوە ئەم فێڵبازیەوە لە بەرژەوەندی ئەوانە بەکارە هێنرێن بەڵام خۆشبەختانە وەک ئاماژەت بێ کردکە ئێستا فەلسەفەی ژنجیان ئازادیەوە لە دوای ساڵانی نەوتەکان بەتایبەت لە ساڵانی 98 بەدواکە فەلسەفەی یاخود ئایدۆلۆژیای ڕزگاری ژن هاتەکایەوە ئەمە وای کرد کە ژنانێک ئەو هۆشمەندیان بۆ دروست بێ و هۆشیاریان بۆ دروست بێ کە ژن ئەمە نییە کە سیستەم دەها ساڵە هەزارها ساڵە بە ئێمە ناساندەوە بەڵکو ژن ئەوەی کە خاوەن هێز بێ خاوەن ئیرادە بێ بوونێکی هەبێ خۆی سەر بەخۆیان نەبڕیار بدا نەک ئەوەی کە بەردەوام وترێ ژن نیوەی کۆمەڵگەیە نەخێر بەڵکو بە پێچوانەوە ژن هۆکارێکە بۆ مانەوەی تەواوی کۆمەڵگە بێگومان ینی وەک دەزانین ئەگەر ژنبوونی نەبێ ئەو کاتە کۆمەڵگەش نابێت بە هەمان شوێنی پیاویش وایە ئەگەر تەنانەت پیاویش بوونی نەبێ ژن ناتوانێت بە تەواوی کۆمەڵگەیەک سەر پێ بهێڵێتەوە و نەوە بۆنەوە درێژە بەبوونی خۆی بدا لەبەرەوە توانین بڵێن فەلسەفەی ژنجیان ئازادی و فەلسەفەی ڕزگاری ژنان وای کرد گۆڕانکاریت لە ڕۆژی ژنان بێتە ئاراوە کە ئەمە ڕێک بەرپەرشدانەوە گۆڕانکاریکی تەواو بوو لە سیستەمە لەبەرەوەی سیستەم وە گوتمان هەزار ساڵە خۆی درێژەکاتەوە لێرەدا ئەم بیرە ئەم فکرە ئەم ئایدۆلۆژیای پێی ئەڵێ بۆستە ئیتر تۆ ناتوانانی درێژە بەم هەموو ستەمە بەم هەموو چوسانەوە بەم هەموو ڕەنج و تێکۆشانی ژنان بدزیت و بیکە بێی خود نابێ بەڵکو بە پێچوانەوە ژنان ئەتوانن خاوەن ئیرادە بن خاوەن هێز بن کە ئەمە خۆشبەختانە ساڵانێکەوەی لاتوانی ئێستا ژنانی کورد بە پێشەنگ ئەبینە لەبەرەوەی ژنانی کورد هۆکارێک بوون بۆ چەسپاندنی ئەم بیر و فکرا کە توانیان دژی بەهێزترین دەوڵەتان کە ناتۆ پاڵپشتیانەکە ناتۆ هێزیان پێبەخشێ بوەستنەوە بە پێچوانەوە ئەمە وای کرد کە
بزانێت کە ژن ئەوە نیە باس ئەکرێ، ژن ئەوە نیە پێی ئەوترێ زەعیفە و لاواز، بەڵکو بە پێچەوانەوە ژن ئەتوانێت زۆر کار بکە، ژن ئەتوانێت لەسەر پێیەکانی خۆی بۆستێ و هەروەها ژن ئەتوانێت کۆمەڵگەکەی بەرەو پێش ببە. یعنی ئێمە زانی هەزارەها ساڵە ئەو کۆمەڵگەی کوردی بەتابەتی کورد کە لە هەر چوار پارچەی کوردستان بوونی ماوەتەوە، ئەوەی کە ژنەکانی بەهێز بوونە، دەستیان بە زمانی خۆیان و گرتۆ کلتوری خۆیان پاراستووە و کۆمەڵە بابەت و ڕەنج و تێکۆشانی تری ژنان کە ئێمە بمانێ باسی لێ بکەین، ئەوە بە چەند بەرنامەیەکی جیاواز ینی درێژەی ئەبێت و ئەبێ قسەی لەسەر بکرێت. کەواتە لێسا ئەمە دەزانین بەتایبەت لە دوای شۆڕشی ژنژیان ئازادی و ئەوەی ژینە ئەمینی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبینین ئەم کاردانەوەیە کە لە چوارچێوەی ئەم فەلسفەیە، لە چوارچێوەی ئەم شۆڕشە یاخود ئەو شۆڕشەی ئەم فەلسفەیە خۆڵقاندی، دەبینین لە تەواوی جیهان بەتایبەت ژنان کەوتونەتە ژێر کاریگەریشی گەورەوە. لە ئێستادا ئەوەی کە زیاتر لە خەمی ئەو فەلسفە و ڕێبازەیە یاخود لە جێبەجێکردنی ئەو فەلسفەیە ئێمە دەبینین ژنانی کۆمەڵگە و نەتەوەکانی دیکەن. کەواتە ئەم هۆکارە چییە؟ ئەو کاریگەریانە چین کە ئەم فەلسفەیە دروستیەکات لە دۆخی ژنان و لە دوای شۆڕشی ژنژیان ئازادی و ئەو شۆڕشەی کە بەژین ئەمینی ناسراوە دەتوانێت چ گۆڕانکاریە بکات لە دۆخی ژنانداوە، چۆن ژنان ئەتوانن خاوەنداری لەو فەلسفەیەکەن. من وەکو باسم کرد ئێستا هێندەی وڵاتانی دیکە ژنان لەنێتەوە و وڵاتانی دیکە لە خەمی ئەم فەلسفەیەدان ژنان چۆن ئەتوانن لە بەتایبەت لە باشووری کوردستان پاشان لە تەواوی کوردستان و جیهان لەژێرم فەلسفەیە کاریگەری لەسەریان دروست بێت تا ڕادێک ئەو هۆشیاریانەی کە ئەم فەلسفەیە دروستیەکە لە زەهنیەتیانە ئەتوان چ کاریگەری لەسەر دۆخی ژنان دروست بکە. ئەگەر باز لە ژنان بکەنیانی بە درێژایی مێژ و بە درێژایی کاتەکان گروپ ڕێکخراوە بزاوتی جۆراوجۆری ژنان سەری هەڵداوە، بەڵام لەبەر ئەوەی فکرێکی گشتگیر نەبووە و هەروەها لە ڕووی خۆڕێک خستنکردنەوە نەیانتوانیوە بە ئامانجی خۆیان بگەن. بۆچی؟ لەبەرەوەی فکرەیەکی ژنانیان نەبوو. ینی زۆربەی بۆن منە ئەمە باسی بزوتنەوەی فەمینیستی بکەین کە دەستپێک سەری هەڵدا بۆ ئەو بکە گۆڕانکاریەک لە ڕەوشی ژنانە بێنێتەکایەوە. بەڵام پاشان ئێستا دەبینین کە واسە ساڵی بەسەردا تێدەپەڕێ دیسان و خەریکە ئەکەوێتەوە خزمەتی سیستەمەوە بە جۆرێک کار ئەکە. ئەمە هۆکارەکەی کە بە فکرێتێکی ژنانەوە بە زیهنێتێکی ژنانەوە کاری نەکردووە. بەڵام وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد کە لە سەرانسەری جیهانە ژنان بەرەوڕووی ئەم فەلسفەیە بەرەوڕووی ئەم فکری ژنجیان ئازادی ئەچن، هۆکارەکە ئەوەیە کە لە بنەڕەتەوە دەستی خستۆتە سەر کێشەگیر و گرفتەکانی ژنانوە لە بەرامبەرە تەنها گرفتەکانی دیاری نەکردو بڵێ تۆ کێشەکەت ئەمەیە، بەڵکو چارەسەریشی پێوتوی. ینی گونجایی ئەم فکرە ئەوەیەڵە تۆ وەکو ژنێک ئەبێ خۆت بناسی، فکری خۆت بەرەو پێشبەری، بەهێزبی بە ئیرادەبی. ژن ئەوە نییە کە سیستەم بۆی دیاری کردو، ینی بە وەک باسمان کرد کە سیستەم بە درێژایی ساڵن، ینی وەک گوتمان بەرگری پێکێناوە لە شوێنێ بینی بێتی سەرهەڵدانێک بزوتنەوە گروپێکی ژنان هەیە دژی سیستەمەکەی ئەوەستن ڕیفۆرمێکی لە خۆیان کردووە بەو نیازەی کە ینی ژنان فری بە. بۆچی؟ لەبەرەوەی وا دەرئەخا گۆڕانکاری کردو، بەڵام لە بنەڕەتا گۆڕانکاری نەکردووە، بەڵکو ڕووواڵەتی خۆیەتی گۆڕیوێتی تاوەکو دیسانە ئەم ژنانەش بخاتەوە خزمەتی خۆی. بەڵام فەلسفەی ژنژیان ئازادی ئەمە لە ڕیشە هەڵتەکان هات بە ژنانی وت ئێوە ئەگەر یەکگرتو نەبن، ئێوە ئەگەر یەکترسان خۆشنەوە، ئێوە ئەگەر دژی ئەم سیستەمە نەوەستنەوە کە هەزارە ساڵەکاری لەسەر ئێوە کردووە، ئەوە ئێوەش چارەنووسان لە ناوچوونە. بۆی لە ئێستادا ژنان هەوڵی ئەوە ئەدەن کە خۆیان هۆشیار بکەنەوە، خۆیان ئەچن لێ کۆڵینەوەکەن بە دوواداچوون دەکەن کە دەزانین بۆ نمونە ئێستا ژنۆلۆژی هەیە کە ڕێکخرا و چەندی لق و گروپ و لە جۆرە هەوڵاتی جیاواز ژنانێک هاتوون ئەکادیمیستن، چەندەها بڕوانامەی جۆرا و جۆرانەیان لە سادەترین ژنەوە کە ڕۆژانە دەیبینین ئەگەر دەستی مەم فکرە بگا ڕاستە خۆ هەوڵی گۆڕانکاریەدا لە ژیانی خۆی، هەر ئەوەش ناکە خودی خۆی، بەڵکو بە پێچانەوە دەوروبەرەکەی ینی هەوڵات تەواوی کۆمەلگا هۆشیار بکاتەوە. ئەمە وای کردو گۆڕانکاریەکی گەورە کە مای خۆشبەختیە، مای
ئێمە ئەوە دەبینی کە لە داهاتووە لەم ماوەی ئەم ساڵانەدا گۆڕانکارێکی هەندە مەزنی کردو کە بە هەزارەها ژن لە سەرانسەری گیان بەرەوە فکراتون لە ماوەی ساڵانێکی زۆر کەمترە ئەتوانرێت گۆڕانکارێکی زۆر زۆر گەورە لە دۆخی ژنان بێنێتە کایەوە هەرچەنە ئێمە لێرە و لێوەش دەبینین کە دیسانەوە بۆ بەرەنگاربوونی ئەم فکرە چەندین ڕێوڕێباز ئەگیرێتە بەر بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی ئەتوانین بڵین بناغەکەی لاوازە ناتوانن بەتەواوی لە ناوی بێرن ناتوان ڕیشەکێشی بکەن بەڵکو بە پێشانەوە فکرە تا بێت خۆی بەرەو پێشەبات ئەمە ژوا دەکا کە گۆڕانکاریەک لە دۆخی ژنان بێتەکە بە تایبەتی ئێستا دەزانین کە سیستەمی جیهانی ئەوەی بینیوە ئەو گۆڕانکاری بینیوە کە ئەم فکرا کە بەردەوام هەڵی پێشخستنی کۆمەڵگەیەتی نەک ئەوەی کە هەڵی جەنگ و کوشتار بداوەکو سیستەمی سەرمایه‌داریە خودوەکو سیستەمی پیاوسالاری بە پێچەوانەوە کوی فکرەکە هەڵی ئەوەدا کە ڕیفۆرمێک لە تەواوی کۆمەلگادا ئەنجام بداوە هاوژیانیەک هەبێت لە نێوان کوی تاکەکانی کۆمەلگایەکەوا بکە ئیتر ئەم جەنگ و کوشتارە نەمێنێ بەڵکو بە پێچەوانەوە ژیانێکی ئیکۆلۆژی ژیانێکی تەندروستیانە ژیانێکە ببێتە مای خێر و خۆشی بۆ تەواوی جیهان و بۆ تەواوی ژنان لە جیهاندا. بەڵێ ڕێبەر ڕۆژانان دەڵێت ئەم سەدەی ژنانەوە ئازادی ژنان بێگومان ئەم جۆرە بیرکردنەوەیە وەکو بە ڕێستان باستان کرد کۆمەڵێکی زۆر ئاستەنگیشی هەیە بەڵام ئێمە دەزانین کە ژنان هەم لەسەر ئاستی فکر و ڕێکخراوەی و هەم لەسەر ئاستی لەشکریش یعنی جێدەستی خۆیان دیارە و هەنگاوی گەورە ئەنێن بۆ ئەو بیرکردنەوە یاخود بۆ ئەو واقعی کە سەدەی 21 سەدەی ژنانە ینی پێم خۆشەکە ڕۆڵی ئازادی و نەبەردی ژنان هێزەکانی ژاستار و تەواوی هێزانی کە لە چوارچێوەی ئەو فکر و ڕێبازەیە لە کار و خەباتی چەکداریدان بەبییر بێنینەوە لەگەڵ ئەوەشدا ئەمە چۆن باس بکەین وەکو هاندانێک بۆ توانەکانی ژن کە ژن ئەتوانێت لە هەردوو لاوە هاوشانی پیاوان گۆڕانکاری دروست بکە. بێگومان ئێمە ئەگەر باز لەو هەڵ و ڕەنجماندبوونەی ژنان بدەین ئەو تێکۆشانی ژنان بدەین لە دوای ساڵانی 2000ەوە گۆڕانکاریکی زۆر لە ئاسی ژنان هاتە پێشوانی ئەمەش کاریگەری کرد ینی ئاماژەمان بۆ کرد کە لە باشووری کوردستانیشە لە ساڵی 2000 بەدواوە ژنان توانیان لە کای سیاسیە بەشداریکەن بەڵام ئێمە باز لە شۆڕشی ڕۆژئاوا بکەین و باز لە سەرهەڵدانی فەلسەفەی ژنجیان ئازادی بکەین بێگومان دروشمی ژنجیان ئازادی ساڵی 2006 لە خۆپیشاندانێکە لە باکووری کوردستان لەلایەن ژنانەوە وترایەوە کە دروشمێکی ڕێبەر ئاپە بوو بێگومان پاشانیش لە ڕۆژئاوا و هەروە لە باشوور و تا ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لەم شۆڕشەی دواییدا زۆر بەکارهێنا ئەو دروشمە یعنی گەیشت بە ترۆپکی خۆی ئێستا لە ژنان لە تەواوی جیهانە ئەم دروشمە ئەڵێنەوە بێگومان ئەمەش ئاوێتەی ئەو خەبات و ڕەنج و تێکۆشانەی ژنانە بەتایبەت ژنانی ڕزگاری خواز ژنانی گەریلا لە چێ ئازادەکانی کوردستان کە بەمایی ساڵانە توانیان سوپای ژنان پێک بێنن هەم لە بواری سیاسی کۆمەڵایەتی زانستی وەک باسمان کرد ژنان ڕۆڵێکی مەزنیان هەبوو لە ئاواکردنی سوپای ژنان و هەروە لە ڕووی زانستیەوە ینی ئێمە ئەو پرسانەی تایبەت لە کۆڵینەوەکانی مێژووی کە لە ژنۆلۆژیا بەرچاوی ئێمە کەوتون کە بازەوەکەن ژنان لە مێژوودا ڕۆڵیان چۆن بووە لەسەر بنگە و فکری ڕەبەر ئاپۆدا مەزراوە ئەمانە بە لێ کۆڵینەوەکانی ژنان هاتۆتەکایەوە ئەتوانین بڵین ئەوان ڕۆڵێکی مەزنیان بینی ئەوان وەکو ژن چۆن هەمیشە لە مێژووشە خۆڵی ئەوە بوو کە کۆمەڵگە زیاتر بەرەو پێش بەرێ خۆشگوزەرانی زیاتر بۆ کۆمەڵگە بەدەستبێنێ ژنایش لە ئێستادا هەمان ڕێڕێباز کار دەکەن هەمان هەنگاویان گرتوتە بەر بۆ زیاتر بەرەو پێشبردننی ڕۆڵی ژنان و ڕۆڵی کۆمەڵگەش بە گشتی لەبەر چی لەبەر ئەوەی کە ژنان خوازیارن ژیانێکی هاوشێوەی سەردەمینەلەتی کە ژنان تێیدا باڵا دەستبوونەکە ژیانێکی هاوسەنگ لە نێوان تاکەکانی کۆمەڵگا هەبوو بهێننەکایەوە ئەتوانین بڵین کەوا ژنان بە هەموو هێز و قدرەت و توانای خۆیانەوە لە هەر لایەنێکەوە بێ هەموو هێزی خۆیان خستۆتەگەڕ تاوەکو بتوان ئەم فەلسەفەیە سەر بخەن
بێگومان ئێمە ڕڵی ژنانی هێژاستار لەچێ ئازادەکان لە بیر ناکەین کە بە یانی خۆیان قوربانیەدەن سەرباری ئەوەی کە ڕەنج و تێکۆشانێکی زۆر زۆر مەزن لە چیاکاندا بوونی هەیە کە وای کردووە ببن بە قەڵغانێک بۆ تەواوی ژنانی گیان نەک ئێمە تەنها نەڵێن بۆ تەواوی ژنانی کورد لەبەرەوەی ژن کاتێک خەباتەکە تەنها بۆ خودی خۆی یان بۆ لایەنێک بۆ نەتەوەیەک نییە بەڵکو بۆ تەواوی ژنانی گیانە لە گیاندا. گەر دوایین پرسیار بکەم یاخود ئەمێ دوایین پەیامە دوور بگرم هەم وەک ژنێک هەم وەک ڕۆژنامەنووسێک پەیام و ڕاستپاردەی بەڕێستان هەم بۆ هاوڕێیانی ڕۆژنامەنووست و هەم بۆ ژنان بە تایبەت لە باشووری کوردستان چۆن حەقیقەتی گرفتەکانی ژن و تێکۆشان و خەباتی ژن بگەێنە نێمە خۆت ڕۆژنامەنووسی دەزانی کە ئێستا گەر چاو بە میدیاکانی دەرەوەی میدیای ئازاد بخشێنینەوە ئەو جۆرێک لە ڕۆتینات کار لەسەر پرسەکانی ژنەکان بابەتی توندروتیژی ئێنە پێشەوە کە زۆر جار زۆر باسکردنی هەندێک بابەت کە ئەمە کۆمەڵێک بیردۆزی لە پشتەوەی بابەتی زۆر باسکرێ دوجارە بێتە حەقیقەت چۆن دوپەیامت یاخود چی ئامۆژگاریەکت هەیە بۆ ڕۆژنامەنووسان و تایبەت ڕۆژنامەنووسانی ژن کە چۆن لە ئایندەیە ڕووماڵی پرسەکانی ژن بکەن وەکو ژنێکی چۆن لە ژنان دەگەیەنیت کە بابەتی ژنبوون چییە و چۆن ژنان دەتوانن لە کایەکانی خەبات و بەدیهێنانی مافەکانە ڕۆڵ بگێڕن و جێبگرن. لەوانەیە لە گفتوگۆکانمانە زۆر تیشکمان نەخست بێتە سەر ڕۆڵی ڕاگەاندن لە زۆربەی بوارەکاندا بەڵام لێرەوە دەتوانین بڵێن کە ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەیە بە تایبەتی لە ئێستادا کە کۆی ئەو سیستەمەی لە جیهانە هەیە بە ڕاگەاندن بە ماوەکی زۆر زۆر کەم ئەتوانێت بچێتە پێشوە ئەتوانێت ئەو ئاماجەی کە خۆی هەیەی بیپێکێ بێگومان ڕۆڵی ژنانیش بە تایبەت فەلسەفەی ژنجیان ئازادی توانراوە لە ڕێکی ڕاگەاندنەوە بە ژنانێکی زۆر بگەێنرێت لە جیهاندا بۆیە لێرەدا دەتوانین بڵێن کە ژنانی ڕۆژنامەنووس وەکو ژنێک هەم ئەتوان ڕۆڵی خوان پێک بێنن و هەمووکو ڕۆژنامەنووسێک کە بتوانن ئەو ئەرکەی لەسەر شانیانە پێکی بێنن بۆ لەبەرەوەی باسمان لەوە کرد کە میدیاکان ڕاگەاندنەکان بە دیدێکی ژنانەوە کار ناکەن بۆیە هەر ژنێ لە هەر ڕاگەاندنێکا جێ ئەگرێ پێویستە بە دیدێکی ژنانە لەو بابەت و پرسانە بڕوانێ بزانێت کە ئەم پرسە تا چەند ئەکەوێتە خزمەتی ژنانەوە یاخود بە پێچانەوە چەند دژبەری لەگەڵ ژنانە هەیە لەبەر ئەوە ڕاگەاندن ئەبێ ئەو ڕۆڵی خۆی پێک بێنێ بە تایبەت لەلایەنی ژنانەوە کە ئێمە هەڵبین ئەو هۆشیارەیە بڵاوکەینەوە کە ئیتر باش ژنان نەبن بە قوربانی ڕاگەاندن با ژنان نەبنە هۆکارێک بۆ دووبارە قوربانیکردنی ژن لە ڕێگەی ڕاگەاندنەوە بەڵکو بە پێچانەوە ئەوەش گرنگە کە وەکو ڕۆژنامەنووسێک بۆ وەکو ژنێک لەلایەنی فکریەوە خوان زۆر بەرەو پێشبەرن دەزانین کە ڕۆژنامەنووس بەردەوام پێویستی بە زانیاری نوێ بەڵام ئێمە لەلایەنی ژنبوونی شەو پێویستمان بە زانیاری نوێ پێویستمان بۆیە بەردەوام خۆمان نوێ بکەینەوە لە بواری زانیاریەکانمان تاوەکو بتوانین خزمەتێکی زیاتر بە ژنان بکەین خزمەتی زیاتر بە ژنبوون بکەین کە ئیتر وەکو ئاماژت پێکرد کە ئەم سەدەی ژنە بە ڕۆڵی ژن لێرەدا بگاتە ترۆ با ڕۆڵی ژن لە خەبات و تێکۆشاندا بگاتە ئاستێک کە خزمەت بە بواری ژنان بکات و ئەم سیستەمە لێرەدا ستۆپی پێ بکرێکە بەردەوام لە هەوڵی چەسانەوە و کوشتن و خۆکوشتنی ژناندایە. ڕۆژنامەنووس شات و محەممەد دووبارە سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا و ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بێت.